میوانداری زۆر بەڕێز ئیگۆر بۆسک ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە عێراق دەکەین کە لە بەغدادەوە لە ڕێگەی زوومەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئیگۆر بۆ پرسیارە دەست پێ دەکەم، ئەم جەنگە و بەردەوامبوونی چ کاریگەریەک دەکاتە سەر بازاڕی کار؟ لە ڕاستیدا بازاری کاری ئەچێتە ساڵی 2026ەوە لە عێراقدا ڕێژەی بێکاری ئەگاتە لە سەدا 16 بە تایبەت بێکاری گەنجان لە سەدا 25 لە ناو پیاواندا لە ناو ژناندا لە سەدا 22 و واقعەکە ئەوە لی دەخوێنێتەوە کە کاریگەریەکە زیاتر ئەبێت و جەنگ و ململانەیەکانی ناوچەکە و قەیرانی هۆرمۆز کاریگەری ئەکاتە سەر هەناردەی نەوتی عێراق و دۆخێکی دروست کردووە کە ئاژانسی وزە بەوە ناوی ئەبات کە گەورەترین پچڕانە لە هەناردەی نەوتدا. ئێستا ئەبینین کە ڕێژبەرهێنانی نەوت کەمترە لە ملیۆنێک بەرمیل. ئەمەش بێگومان فاکتێکی زۆر گرنگە کە بێگومان بینەران پێویستە لی تێبگەن. ئەمە چۆن ئەگاتە کرێکارە؟ ئەمە بێگومان خەڵکی زۆر بێکار ئەبێت لە سەرچاوی جیاجیاوە، موچەکان دواکەون، مقاولەکان، گرێبەستکاران هەست بە کاریگەری هەڵاوسانەکەن و کاریگەریەکە ئەچێتە سەر تێچووی دەرمان، تێچووی خواردن و تەنانەت کرێکارانی بواری بنیادنانیش کارتێکراوە بن بەم قەیرانە بەهۆی ناجێی ژیری لەم دۆخەدا کە هەیە کە لە نرخی وزەدا لە نرخەکانی تردا. ئەمە شتێکە پێوە درێن کاریگەری بواری دووەمی. بێگومان ئەمە کاریگەری لە سەر پرۆژەی بچووک و لەسەر پرۆژە گەورەکانیشدا ئەنێت و پێنوێنەکانی ماکرۆئیکۆنۆمیک پیشانی ئەدەن کە ئەمە ئەگەرچی ناڕاستە و خۆش بێت کاریگەری لەسەر لە سەدا 9.8 تێکە بەرهەمی ناوخۆیی ئەبێت. و هەر ڕێژەیەکی سەدی کە لە کورتونانە دروست بێت فشاری لەسەر کرێ ئەبێت لەسەر چۆنایەتی کارەکان ئەبێت. ئەگەر ئەمە وازی لێ بهێنرێت بێگومان کری واقعی کارتێکراو ئەبێت بە تایبەت ئەو گروپانەی کە زۆر هەستیارن بە قەیرانەکە. ئەمە بێگومان بازاری کار پەیوەندیشی ڕاستە و خۆی بە قەیرانەکەەوە هەیە. بەڕێز ئیگۆر بابەتێکی دیکە ئەگەر بێت و ئەم جەنگە بەردەوام بێت واروەها کاریگەریەکانی وەکو تۆ باست کرد بە جوانی دەست خستە سەری بەو جۆرە دەربکەون. باشترین استراتیژ باشترین ڕێگا چییە بۆ ئەوەی کار بکرێ بۆ ئەوەی کەمترین زیان بەر بە هێزی کار بازاڕی کار بگا؟ بێگومان خۆگری لەسەر چی بوونیان نەدرێت بە شێوەیەکی زنجیرەیە بێت لەسەر و دروشم نابێت. ئەمە پاکێزێکە لەسەر سێ توێژێکیان لەسەر ئاستێکیان خێرایە وە کورتمەودایە بۆ نمونە 6 مانگ پارێزگاریکردن لە داهاتەکان و بەردەوامبوون لە پێدانی موچەکان هەتا بکرێت و زامنکردنەوەی کە کرێکاران لە بیمەی کۆمەڵاتیدا تۆمارەکرێن و لە بیمەی کۆمەڵاتی دەرناکرێن یا بەتایبەت لە کوردستاندا. هاوتەریبی ئەمە پارێزگاریکردن لە کرێی گرێبەستکاران
بە نەهێڕێت کە بە ئاسانی کرێکاران دەربکرێن لە کارەکانیان بە تایبەت لە پرۆژە بچووک و مامناوەندەکان. لە ئاستی دووەمدا پەیوەندی بە سەقامگیرکردنەوە هەیە لە 3 بۆ 2 مانگ. ئەمە پەیوەندی هەیە بە دەستکردن بە خستنەکاری پرۆگرامی گشتی و ڕاهێنان و بارێزگاریکردن لە بواری لۆجستیکی و لە کارایی وزە و بەهێزکردنی دەستی کار بۆ ئەوەی هەلومەرجی کار بە شێوەیەکی بێدەنگ زیانمەند نەبێت و بە دامەزراوەکردنی بواری کار. ئێمە باسی تێچووی ژیان ئەەکەین، تێچووی بژەوی ئەەکەین و لە سیاقی کاردا پێویستە گفتوگۆیەکی بە دامەزراوەی بە بنیادکراو هەبێت. ئاستێکی تر لە هەژدەمانگیەوە، ئاستی سێم لە هەژدەمانگی و بەرەو سەر پێویستە بیمەی کۆمەڵایەتی بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی ڕەسمی لە کاردا بێت. 2 لە سەرسەی کارمەندان ئێمە ئاگادارین کە بواری وەرگرتنیان بە شێوەی ئەلکترۆنیە و ئاگادارین کە بێکاری بە تایبەت ژنان بەو نابینرێت و هەستی پێ ناکرێت. ئەمە چاودێری لەسەر بێت. پاشان فرەسەر چاوەکردنی داهاتەکان بە هەمان شێوە گرنگە لە بواری کشتتوکاڵ، لە بواری کشتتوکاڵی بزنسی کشتتوکاڵدا ئەمە زۆر گرنگە. عێراق توانایەکی گرنگی هەیە لە بەکارخستنی خەڵکدا وە پێویستە دامەزراوەکان بەهێز بکرێن. ئەمەش کاریگەر نابێت بەبێ هەماهەنگی لە نێوان بەغدا و هەولێر و بڕیارەکان پێویستە لەسەر بنەمای بەڵگە و داتای ڕۆژ بێت. بەڵێ ئێوە ڕێکخراوێکی نێودەوڵەتین و ئەم کارە بابەتی کار بازاڕی کار پەیوەندی بە ئێوە هەیە. ئەمە لە تێڕوانینی تۆ بۆم دەرکەوێت کە چ پەیوەندیەک لە نێوان جەنگ و بێکاریدا هەیە بەگشتی؟ پەیوەندی نێوان جەنگ و بێکاری بەداخەوە ڕاستەوخۆیە. لە کاتێدا کە جەنگ کاریگەری لەسەر خەڵکدا ئەنێت و تووشی حاڵەتێکی نائەمنیان نەکات و لە ئەنجامدا زۆرێک لە کەرتەکان بەرەو پێش ناچن وەکۆی کە پێویستە و بە شێوەیەکی کردداری چالاک نابن لە دابینکردنی خۆراک، لە دابینکردنی کاڵاکان، وزە، خزمەتگوزاری و هەندێک جار هەرز دێنن. ئەمەش کاریگەری لەسەر بێکاریدا ئەنێت. هەر بۆیە زۆر گرنگە کە کاردانەوەیەکی جددی هەبێت بەپێی ئەوەی کە باسمان کرد. بەڵێ بیرت دێنمەوە ساڵی ڕابردوو چاوپێکەوتنیەکەم لەگەڵ تۆدا بۆ پرۆگرامێک بۆ کەناڵی کورسات نیوز ئەنجامدا باسمان لە کارەکانی ئێوە دەکرد بۆ بواری دەستەبەری کۆمەڵایەتی واروەها بۆ بواری پێشخستنی بازاڕی کار لە هەرێمی کوردستان و عێراق. پرۆژەتان زۆر هەبوو، پلانی باشتان هەبوو. ئەم جەنگە ئەگەر بەردەوام بێت چ کاریگەریە کاتە سەر مانەوە و هەروەها کاری ئێوە لە هەرێمی کوردستان و عێراق؟ ئێمە تا ئێستا پابەندین بەکارکردن لە عێراق بەبێ ئەوەی کە ئەوە بخوێنە بزانین بارودۆخەکە چۆنە، بەڵام وریاین لە ڕووی ئەمنیەوە. من لێرەم لە بەغدا کۆمەڵە کۆبوونەوەم ئەنجام داوە کە زۆر گرنگن و ئەو جۆرە سیاسەتی کە ئەیخەینە ڕوو و بەردەوام ئەبین و لەو ڕۆوە بێگومان هەنێک چالاکی هەن کە پێویستیان بە کاردانەوەی جیاواز هەیە لە ڕوانگەی کاتی قەیرانەکەوە
و بە بەراورد بە کاتی ئاسایی بەڵام ئێمە هاوکارین لەگەڵانە پەیوەندیدار و بە شێوەیەکی تەکنیکی سۆراخی ئەو بەرنامانە ئەکەین کە پێویستن و لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتی پلاندانان لە هەرێمی کوردستان دانیشتوین لەگەڵ بەشی ئامار و لەگەڵ زۆرێک لە بەشەکانی تری حکوومەت لەو کارانی کە هاوبەشین تایدا و ڕووپێویمان ئەنجام داوە لە ڕووی هێزی کارەوە کەمە بەشی هەر گرنگی کارەکەمانە و فراوانکردنی بواری بیمەی کۆمەڵایەتی زۆر گرنگە بێگومان تا ئێستا گەبەرەبتی بە ساڵانی 5 ساڵی ڕابردوو زۆر باشتر بووە کە ئێستا لە سەداسی خەڵکی بێکار ئەگرێتەوە کە ئەمەش زۆر هاندەرە زۆر مژدەبەخشە بوارێکی تری کار پرۆژە بچووک تا مامناوەندەکانن کە پەیوەندی بەدەستی کارە و ئیکاری شایستەوە هەیە ئەوەی کە پەیوەندی ئێمە هەوە ئێمە وەکو وتمان هەر وەکو وتم سێقات بیمەی کۆمەڵایەتی زیادی کردووە لە تێکڕای ئاستی فیدراڵیشدا لایەنی جێندەر لە بەرچاو ژیراوە دەستوری شەیە کارایەکە لە عێراقدا وەک ئەمە شکرێکاران لە بەرچاو ئەگرێت لە ئاستی فیدراڵدا و لە ئاستی هەرێمیشدا کاتێک دەسەڵاتدارانی فیدراڵ و هەرێم هاوکارن هەماهەنگن بێگومان کارەکە باشی بەڕێوە چێن ئێمەش کارەکە باشی بەڕێوە ئەبین بەڵام کاتێک ناکۆکن بێمان کێشە بۆ ئێمەش دروست ئەبێت پەیامەکە ئێمە جێگیرە لە هەموو حاڵەتەکاندا هەم لە بەغدا و هەم لە هەولێر کە بەردەوامی هاریکاری و گفتوگۆ و گروپی هاوبەشی کارکردنە و ئێمە ئامادەین بۆ پشتگیری لە هەر هەنگاوێکدا. بەڵێ بەڕێزی گۆر دوایین پرسیارم تایبەتە بە ڕاوێژوەرگرتن یا هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی کار لە دۆخێکی وەکو ئێستاە هەندێکت باز لێوە کرد بەسەمەوێت پێمان بڵێ تا چەند گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بۆ دۆخێکی ئاوها بە بەردەوامی هەماهەنگ بن لەگەڵ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و هەماهەنگ بن لەگەڵ ئێوە. بێگومان هاریکاری و هەمانگی زۆر گرنگە چونکە لە کۆتاییدا ئەزانیت کە ئێمە باسی بابەتێکی گرنگەکەین کە گەشەپێدانی وڵاتێکە ئەوەی کە پەیوەندی بە داتای بێکاری و کرێکارانەوە هەیە وردەکاریەکەی زۆر گرنگە هەم لەسەر ئاستی فیدراڵ لەسەر ئاستی هەرێمدا هەروەکو ڕێکخراوی نێودەوڵەتی کار ئێمە پشتگیری ئەم هەواهەنگی ئەکەین وە پێمان وایە بەرەو پێشچوونێکی گرنگ هەیە کە پێویستە لەم ئاراستەدا بەردەوام بێت. بەڕێز ئیگۆر بۆسک ڕێکخەری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە عێراق سوپاس بۆ ئەم دەرفەتە زۆر زۆر سوپاس کە ئەم میوانداریەت قبوڵ کرد.